لای لاوێک دەرباز پێش چەندین ساڵ لەسەر ستەیجێکی ئاوا گەورەیە خۆی تاقی کردەوە بۆ ئەوەی ببێت بە سوپەرستاری کوردستان و هەروەها دوای ئەوەی کە دووەمی سوپەرستاری کوردستانی بەدەستێنا توانی لە 130 بەرهەمدا تا ئەمڕۆ خزمەت بگەیەنێت. ئەمڕۆ ئەچمە لای کاکە میرا چیت بۆ ئامادەکردوین، چۆن خۆت ئامادە کردووە هاتوویت و ئەم ساڵ تۆ لیژنەیت؟ لە سەرەتا سڵاوێکی گەرم لە شاشە جوانەکەی کوردستان تیڤیەوە زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرە ئامادەم لەگەڵ مامۆستایانی ئازیز وەک لیژنە. هیوادارم جێگای متمانەی هەموو ئەو ئازیزانە بم کە بەشداری پرۆگرامی کوردستان ساریان کردووە و جێگای متمانەی هەموو بینەرایان بینەریش بم و هیوادارم ببمە پاڵپشتێک بۆ ئەو گەنجانەی کە ئەمڕۆ لێرە بەشدارن. زۆر خۆشحاڵم. سپاس بەیەوەش. سپاس میرە، زۆر سپاس بۆ ئەندامانی لیژنەی بەڕێز. بێگومان دینە هەمومان پەرۆشی نەستا گوێمان لە دەنگیەوە بەشداربووانە بێت. ئەچینە لای یەکەم بەشدار بوو.